شەڕی حەشد و ئەمریکا سیناریۆیەکی دووبارەیە. ئاسۆ عەبدول نووسەر و چاودێری سیاسی نووسیویەتی دەڵێت ئەم شەڕە دەنوکەی ئەمریکا و ئێران لە عێراق لە ڕێگەی درۆنەوە دژی بەرژەوەندیەکانی یەکتری شەڕە ڕاستەقینەکان نییە. بە مانایەکی تر ئەو شەڕە ڕەنگە هەڕبوو نەدات. زیاتر لە شەڕی دابشکاری غەنیمە و دەستکەوتەکان دەچێت. لەو شەڕە دەچێت کە هەوڵ بدات دۆخی جەنگ بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایی بکاتەوە بە جەنگی غەزەییەکانیشەوە تا سووریا. ئەمریکا و ئێران خەریکیەوەن شەڕ لە بەردەرگای هەموو ماڵێکدا هەبێت. فەزای جەنگی سەربازی زاڵ بێت، سەرباز زۆرتر بێت لە کادری هونەری و ئەکادمی، هەناردەی نەوت بۆ جۆرە بەردەوام بێت، ئیستیقرار و ئارامی سیاسی نەبێت، دەوڵەتی قوڵ هەبێت تا دەوڵەتی بەهێزی دامەزراوی دیموکراسی و لیبرال دروست نەبێت، پۆلیسی گەورە جگە لە خۆیان بوونی نەبێت. لە بەشێکی تری نووسینەکەیدا نووسەر دەڵێت بۆ بیرهێنانەوە لە سەردەمی دۆناڵد ترامپ ئەمریکای فڕۆکاڵگری USS کەشتی موشک هاوێژەکانی بە 5,000 جەنگاوەری دەریاوە ناردەکەندا و دژ بە ئێران و باگەری هورموزدا گورزی پێکرد و هیچی نەکرد جگە لە پیاسەی بەحری نەیویست نزیکی نینۆکەتیژەکانی ئێران بێتەوە. ئێرانیش خۆ لە دەرەوە عێراق مەیدانی شەڕەکانی زۆرترە لە ئەمریکا چی داوە لە عێراقێکی نەخەمڵین و ناجێگیری شیعی کە هی خۆیەتی و کۆنتڕۆڵە. خۆ دەتوانێت کێشە بۆ گەڕی هورموز دروست بکات و بەرژەوەندی نەوتی ئەمریکا و ئەوروپا تا ڕادێک بخاتە مەترسیەوە، بەڵام نایکات. لێدان لە ئامانجە بچووکەکانی ئەمریکا لە عێراق جەنگ نییە، وردەگلەییە بۆ دەستخستنەوە فەری زیاتر. ئەمریکا دەخوازێت کۆپی خۆی لە ناوچەکە بەرهەم بهێنێت. ئێرانیش بە هەمان شێوە خەریکی چەند ئێرانێکە دروستی بکات هاوشێوەی لوبنان و سووریا و عێراق. ئیتر نازانم کوردستان کۆپی کامیانە.